ئەم قفلانەی لێرە دەیانبینن تەنها بۆ پاراستنی کاڵاکان نین، بەڵکو گوزارشتن لە بێئومێدی قوڵی کاسبکارانی ئەم شارۆچکەیە. ئێرە بازاڕی مەخمورە، بێبازاڕی و بێدەنجیەکی نائاسایی باڵی بەسەر دوکان و کۆڵانەکاندا کێشاوە. ئەوەی دەیبینن مانگرتنی بەشێکی زۆری کاسبکارانە کە وەک ناڕەزاییەک بەرامبەر ڕێگریەکانی بازگەی حکوومەتی عێراق دەرگایان لەسەر چاوەی بژێوی ژیان داخستووە. لە پاش جێژنەوە ئەمە دوکانمان نەکردیتەوە، سەیتەرە زۆر زۆر ئەزیەتمان دەداتن. یعنی پێش عالفەی دووبارە مینە هەموو بە قەمەری گۆستیتەوە. یعنی ڕەزالەتێک زۆر زۆر زەر دەردەبینی، ئەوە دەبینی کاکە کەس نەیکردیتەوە. یعنی ئەوە زانیە تێداینە ئیدارەیە کە چار بە جواب نایەتن کاکە خەرچی مەغموری نامە قایم قامە مدیر شورتێ یەکە چهار یەک ناتە سەخەتش بەس بڕۆ ئەو ڕسقی عێراقیە لە بەسڕایەوە دەستا هەولێرێ دەینینەوە لە بازگەلێ ناگەرێت کاچ خۆم. يعني دري ممنوعة تماتلو ممنوع كاتش من تماتي خيار هم شيء كده ممنوع ولا بيش جيجني وما دكان ما في وده لبوا لو بازجي رسق داخل نابتن بيش جيجني بارك ما هنا بهش قمري هنا يتمانى جول حد تسيله ولير ديني مخموري ممنوعة بازجي زور أزيت مان دعوة كاري مال إدارة ومخموري حكومتي خوانات بين السخلقة وبازجي قصة شو كان بزان سعره كمان سيا زۆربەی هەرە زۆری دوکانەکان داخراون و تەنها چەند شوێنێکی کەم کراون. ئەو شوێنانەشی کە هێشتا بەکراوەیی ماونەتەوە مێز و ڕەفەکانیان بەرەو چۆڵبوون دەچن و بەشی پێویستی شارۆچکەکەیان تێدا نەماوە. نێزکە عفتەکە دوکانمان قەبات کردیا حالەسا لۆی ئاسان کردینە ڕێیان پێدان گوتیان کاکە لۆ مەغمور مەسموعە ئێستا هەروچی داران لاتەوە ڕێ پێدان نیە بەکەی دەینێن كل ارجع يلا دكتمانا بيكا لا بيكا بيسا دكنا قمرة بقمرة سايس نادا لا سيدنا رادوسين هل أود دقيقة إذن نادا باشا وش دارني دول فيلم كي دارني يدو يعني بكرد كل ما يسبالو نكرة دسنا كام در عادي من يعني كان قبا دكينو بس أجش سار كشتك مالوب كان بحشو أنا هو دكان ما قبات نزیکەی چ ڕۆژ لەمەوبەر بەهۆی دروستکردنی ئاستەنگ و ڕێگری بازگەکانی عێراق لە هاوردەکردنی کاڵاکانیان لە هەولێرەوە کاسبکارانی مەخمور دەنجی ناڕەزاییان بەرز کردەوە. دەڵێن دوای ئەوەی بەڵێنیان پێدرا کە کێشەکانیان بۆ چارەسەر بکەن کۆتاییان بە ناڕەزاییەکانیان هێنا. بەڵام وا دیارە بەڵێنەکان تەنها بۆ هێورکردنەوەی دۆخەکە بوون و ڕێگریەکان لە کاسبکاران هێشتان درێژەیان هەیە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، مەخمور.